بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، وصلاته وسلامه على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی بەڕێز و سەنگین لە هەر شوێن و جێگایەکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بە بۆنەی جێژنی قوربانی ئەم ساڵ 1446 کۆچی پیرۆزبایی لە خۆمان و ئێوەی بەڕێز و سەنگین دەکەین لەبەر ئەڵڵای دەپاڕێینەوە تاعەت و عیبادەتەکانی لە هەمومان قبول کردبێ و گیرای کردبێ و لەبەری دەپاڕێینەوە و جێژنەمان لۆ بەخۆشی بجێڕی، ئەوەی لە ناخۆشی و تەنگەشەیە لەسەری هەر بگیرێ و بکەوێتە خۆشی و فەرەحنایی، و ئەوەی نەخۆشە شیفا و چارەسەری بۆ بێ، ئەوەی لە زیندانەکانە بێتە دەر و بەماڕ و منداڕ و کەس و کاری شاد بیتەوە، ئەوەی نەبوو نەدارە خوای پەروەردیگار بە ڕزقی حەڵال تێری بکا و لە حەرامی بەدووری بێختەوە، هەمومان بە تەبایی لەگەر یەکتری بژین و لە ناخۆشی و تەنگەشەکان تێکڕای مسلمانان لە سەرتاسەری جیهان ڕزگاریان بی و سەر بکەون بەسەر ناحەزەکانیان، و ئەڵڵا تەعالە لەسەر ئیسلام و ئیمان بماژێنی و لەسەر تەوحید بمان مرێنی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.